هەردوو یانەی هەولێر و زێرەڤانی لە یاری لووتکێ مەفتەیەدا یەکسان بوون بە تامی شکست بۆیەوەی زێرەڤانی بۆ دووەم مەفتەیە ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت و هەولێریش پێشەنگی ڕزبەندەکەی بۆ نەورۆز لەدەستە. هەولێر و زێرەڤانی بە تامی شکست یەکسان بوون لە یاریەکانی گەڕی دووەمی خولی نایابی پێشمەرگەی کوردستان و لە شاری هەولێر و لە یاریگای فەڕەنسا و هەریری هەولێری خاوەن خاک میوانداری لە زێرەڤانی کرد. لە سەرەتای یاریەکە هەردوویانە باڕکابەریەکی زۆرەوە هاتنە نێو یاریگا و با شێوازی هێرشبردن یاریان دەکرد بەهۆی ئەوەی هەردوویانە پێویستیان بە سێخاڵەکە بوو. لە خولەکی هەشتی یاریەکە چوار یاریزانی هەولێر لەگەڵ گۆڵپارێز و یاریزانێکی زێرەڤانی مانەوە، بەڵام بەلێدانێکی ڕابەر هێرشەکە بە کۆتا هات. دواتر فەرحان شەکوور بەلێدانێک بەختی خۆی تاقی کردەوە، دلێر حاتەم ڕێگر بوو. لە خولەکی سی فەرحان شەکوور سوودی لە بۆشایەکی هێڵی بەرگری زێرەڤانی وەرگرت و گۆلی یەکەم و پێشکەوتنی هەولێری تۆمار کرد کە ئەمە یەکەم گۆلی گۆڵکاری وەرزی ڕابردووە لەم وەرزە. زێرەڤانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە هێرشەکانی فراوانتر کرد لە دوو هەڵ جۆیل عومەری نزیک بوو لە گۆڵ، بەڵام هەردووچی بە ئاسانی لەدەستدا. لە کۆتاییەکانی ئەم گێمەش یارزانانی زێرەڤانی سوودیان لە هەڵەیەکی دیدار حامید نەبینی و دەرفەتی یەکسانیان لەدەستدا. لە نیوەی دووەمی یاریەکە یارزانانی سەمیر بابۆ بە شێوازێکی ڕێکتر هاتنەوە نێو یاریگا و کوڕانی یوسف کاچێش زیاتر بەرگریان پێوە دیار بوو. لە خولەکی هەفتاویەک جۆیل عومەری لە لێدانێکی سەر تۆڕی دیدار حامدی هەژاند و گۆلی یەکسانی بۆ زێرەڤانی تۆمار کرد. سێ خولەک دواتر شوان مامۆ بە لێدانێکی بەهێزبەختی خۆی تاقی کردەوە، بەڵام ئەمەیان هێڵی گۆڵی نەبڕی و بێ ئەنجام بوو. لە خولەکی هەفتاوهەشت فەرحان شەکوور بە لێدانێکی بەهێز لە دەرەوەی هێڵی سزا گۆلێکی نایابی بۆ هەولێر تۆمار کردو، دووبارە یانەکەی بە گۆلی دوم پێشخستەوە. لە کۆتا خولەکەکان فەرحان لە لێدانێکی ڕاستەخۆ تۆپێکی موشک ئاسای ئاراستەی گۆلی زێرەڤانی کرد. دوای ئەوەی بەرسەری خالید مشیر کەوت تۆپەکە مەترسی زیاتر بوو، بەڵام دلێر حاتەم ئازایانە خستێ دەرەوە. لە دوا خولەکی یاریەکە و لە خولەکی پێنجی کاتی زیاد کراو زێرەڤانی سوودی لە تۆپێکی وەستاو بینی و شوان مامۆ بە لێدانی سەر گۆلی دووەم و یەکسانی زێرەڤانی تۆمار کرد. ئاسێکی باشتر پێشکەشکەین و چ گۆلی بەرامبەرمان خوارد، گۆلی کردمان چ گۆلی دووەممان خۆ، بەڵام ئەلحەمدولیلا توانیمان هەولێکی زۆرماندا هەموو یاریزانەکان توانیمان گۆلی بەرامبەر بینەوە. یەکسان بوونیش وەڕاستی لە ناو یاریگای هەولێر هەتا ڕادێک لێمە باش بوو. ئەلحەمدولیلا یاریەکانی دابێ بتوانین سێخاڵ یاریەکان بەدەست بێنین بۆ یاری نەورۆز. ڕاستی یعنی وەکو عقدەیەکی لێ هاتووە لە ناو یاریگای خۆمان کە ناتوانین سێخاڵ بەدەست بێنین، دڵیان دەران خۆشکەین. ئەم یاریە تقریبا گێمی یەکەم یعنی تا بتوانم بڵێم یعنی حوت هەشت فرسەی گۆڵمان هەبوو، نەمانتوانین گۆڵەکان بکەین و تۆپی پێوەیە گۆڵ نەکەی گۆڵ لەسەر دێت. ئێمەش باجی شەو دۆم باجی ئەوماندا کە گۆڵمان لەسەر هێنا و بەڕاستی نەتیجەکە یعنی لە ساڵی ئێمە نییە، خۆ زانی ئێمە پار توانمان نازداوەکە بەدەست بێنین. بەمەنجەما هەولێر بە سەرکەوتنێک و یەکسانیەک و بە چوار خاڵ دابەزیە خانەی دووەم و زێرەڤانیش بە دوو یەکسان بوون بووە خاوەنی دوو خاڵ لە سێمی ڕیزبەندی کۆمەڵەی یەکەمی خولەکە. حوسێن محەممەد، کەناڵی پێیام، هەولێر.